ژمارەی ئاو کارەبا هاوڵاتی حەقی خۆیەتی کە حکوومەت ئەو حەقی بداتێ ئاو کارەبا دابین بکە بۆ هاوڵاتیان بەڵام هاوڵاتیانیش دەبیان ئابان لە کارەبا و لە ئاوەکانی خۆیان بێت. زۆر گرنگە هاوڵاتی پێویستە ئەو کاتێکەوە پێویستی بە کارەبانیەوە کاتی بە تایبەتی و کاتێکە خەوێ پێویستە سویچی پلاچی کارەبایەکان بگژێنەوە بۆ ئەوەی کارەبا بگەڕێتەوە بۆ خەزانەی وەزارەتی کارەبا بۆ شوێنی شتێک بەکاربێ. خاڵێکی ترکەوە زۆر گرنگە پێویستە مامۆستایان بە ڕۆڵی خۆیان نەسن لە قوتابخانەکان و دایک و باوکان ڕۆڵەکانی وا پەروەردە بکەن کەەوە ئەو کاتێک کە پێویستیانە سویچی پلاکی کارەباکانیان داگرسێنن دوای ئەوە کە کارەکانیان تەواو بوو ئیتر بیگژێنەوە. ئەو خەلکەی کە ئێستا هەیە ینی بتوانن دەست بە کارەباوە بگرن یانی شتی زیاد لە ماڵەکانیان پێ نەکەن بۆ ئەوەی هەم شتەکە بگەڕێتەوە لە بۆ حکومەت وارەوە هەم لە بۆ ئێمەش باشە کارەبای زیاترمان لۆ تێچن.